لە سەردەمی خۆتانە کێشە کۆمەڵایەتەکانتان چۆن حەلە کرد؟ وڵی من بە نسبەت خۆم و 76 ژنمێنەوە تایسە قڕەیەکمان نەبووە لەگەڵ خێزانە هەتا ئێستا یەک قڕەمان نەبووە لە 76ەوە 76 تایسە هەتا ئێساکە کێشەتان نەبووە؟ ناوەڵا هیچ کێشەیەکمان نییە لەخوا بەزیاو دێ ئەمە گەلێک ئەمە نمونەی زیندووە نابۆسە بۆسە یەک دەخە بۆسە ئەم برادێکی ئەمە قسەیە گەورەیە لە 76ەوە هاوسەرداری هەتا ئێساکە کێشت نەبووە لەگەڵ خێزانتان بەزیاو دێ نەوەڵا کێشەمان نەبووە دەخوا بەزیاو کاک حاجی تۆ ئەبێ لە شوشەیە دابنرێی ئەبێت تۆ لە شوشەیە دابنرێ بەس بەڵام ئەزانی چۆنە ئیسە بڵێ من ئەو خێزانەمە ئەوش بەش خۆی مافی هەیە نابێ من هەر بڵێم ئەم وانیەوە موانیەوەمانە ئەوش بعض حاڵەتێک قسەیە ئەکا کە ئەزانی قسەکەی ڕاستە بڵێ تەواو ڕاستەکەی ئەگەر ڕاستیش نەبوو قسە مەکە جوانە لە 76 ژنمێناوە تا ئێستا قڕەیەکمان نەبوو لەگەڵ ژنە لەگەڵ ئەم برادەرانە دراوسێنێمە بەستێکمان بێنە وەڵا ئەتر لەخوا بەزیابێنە کێشەشمان بۆ نێژێ 5 خزمەکاری تۆشم بووە سییان چوارێکیان ژنێنەوە سەیەکی زۆر دقیق و جوانت کرد سێک چیشمەی هەمووی شویان کردووە ئەم ئەدانێت تایسە ئەوانی ژنە کێشەیەکیان نییە ئەزانی چی ئەمە ئەو ئێستا قسەیەکی کرد ئەگەر دیقەتتاندا بێ نهێنی سەرکەوتنی هاوسەرە کۆنەکان ئەم قسەیە بوو کە ئەم کاک حاجیە کردی ئەڵێ لە کاتێکە ئەو تووڕە ئەبێ غەڵەتەکە غەڵەتی من بێدانی پیانێم غەڵەتەکە غەڵەتی ئافرەتەکە بێدانی پیانێ تەواو